كله ناوم فاخر عوڵایە پیشەم مامۆستایە بەخۆم خەڵکی گوندی بندایزانم کۆمەڵە گەنجێک بووین هەستاین بیرمانەوەی کردەوە کە ئەو دارانە بچینین چونکی بەڕاستی پێشتر داری توو کەم بوو لە گوندیمە ئەگە بژمار بالەوانێ دو سێ سار توولۆیە گوندی کەمە هەستاین ئینشاڵڵا ئێستا ئەو دارانەمان کە چاند ژمارەیان تەقریبەن 120 ئەگە 120 پێ بگا گەورەبی ماشەڵڵا یەک دنیای داپۆشی یعنی هەم لە خەڵکی گوندەکەی زیادە هەم خەڵکی ڕێبواریش ئیسفادەی لێەکە خۆشبەختانە ئەو ئیشێک کە ئەمە کردیا بووە هۆی ئەوەی کە زۆر خەڵکە چاو لەمە بکە ئێستا ئەبینم لە زۆربەی گوندەکانیت کە داریان ساندێ داری توی ئەوە لەسەر شەقامەکان یعنی ئەوە شتێکی زۆر باشە هەملۆ ژینگەی هەملۆ سەوزایی کاکەلۆ خاکەکەش باشێت و هەر خاکە ئەبینی ئەگە داری لێبی لە ڕاماڵین ئەیپارێزی ئەو بارانێک کە لێدا خاکە ڕناماڵدرێ ینی خاکەی ئەپارێزی تەمەنی خاکەی زیاد دەکات ئێستاش کە تەقریبەن ئەوە نزیکی 3 ساڵە دارەکان ئاو دەدەم خزمەتیانەکەم بەس فی سەبیلله وەکو خۆبەخشەک و وەکو خێرەکی ساوی هیچ شتێکم نییە حیس بڵێن یان ڕێزلێنانێک یان سوپاسیان هیچ شتێک ساوی ئەوم نییە بەس تەنها فی سەبیلله ئاودەم خزمەتیانەکەم وەلەو ماندیبوونیشی زۆرە تەبان تو هەفتەی جارێک دوزار ئاودەی جۆماڵ بکەی خزمەت بکەی زۆرە بە گەرمایەبی تو دەبی کاتت لێ ئەگوژی بەڵام کە هەستایمە بە ئیشەکە ئێستاش پەشیمان نیمە و هەتا دارەکان گەورە دەبن بەردەوام ئەمن خزمەتیانەکەم و ئاویان دەدەم بەس یەک لۆ ئەوەی ژینگەشی جوانمان پێبەخشی گوندەکەمان جوان بیت و کاکە خەڵکیش پێدادەی خەڵک ئێرە جێگایەکی سیاحیە جێگایەکی هاوینە هەوارە خەڵک ساڵانە زۆر ڕووی لێ دەکات تو ئەگە ئەو دارە گەورە بن زۆر شتێکی جوانە کابرا بێرە دادێت بە ساری لە ئیسراعاتش دەکاتن نیسعاتشی لەبن ئەو داری دادەنیشی چایشی لێدنێ یان کاتی بەروومەکەی پێئگا بەرەکەی خوات یعنی ئەوە شتێکی زۆر گەورەیە لۆمە خێرەشی گەورەیە لۆ ئەوەی سانی تو ئەوەی خزمەت شەکە ئەوەی ئاویشی دەدا داوام لە خەڵکی بەڕێزە لەو گوندانە لەو ناوسانێک کە دەژی بەڕاستی حەقیوەیە داری بچینی بە تایبەتی شەرنی هەر داری تو زۆربەی دارەکان چونکی بەڕاستی دار یەکێکە لەو هۆکارانە کە ژینگەیە پارێزی ژینگەی جوانەکات ئەمن بەخۆ حەزم لێ ژینگە جوان بی خەڵکی ئێرە خۆشبەختانە هەموو حەزیان لێ ژینگەشی خاوێن ژینگەشی پڕدار ژینگەشی پڕ سەوزایی نەش ئەگەداری لێ نەبی خەڵک ئامادە نییە کابرا لە بەغدای ڕابێتە ئێرە ئەگە ئاو هەوایشی خۆش نەبی ئەگە دارەشی لێ نەبی ئەگەر سێبەرەشی لێ نەبی کەواتە دار هۆکارەکە لۆ ئەوەی ژینگە جوان بی هۆکارەکە لۆ ئەوەی ئۆکسیزینەشی پاک و تەمیز بداتێ وە هیوادارم بە تایبەتی ئەو گەشتیارانە ئەو ڕێبوارانە کە ڕویان لێرەیە ژینگەی بپارێزن کابراکە دێت لە بندایی دائنیشی ئیسراعاتت لێ کردووە کە ڕۆیشتی قەدی مەشتینە داری مەبڕە ئاگری لە بن نەکەیەوە یعنی داواکارم لەو گەشتیارە بە ڕێزانەی کەوا دێن ژینکە بارێز بن بابڕۆی